سەبارەت بە گرنگی بڕیارەکانی مەسرور بارزانانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی پارێزگاکانی سلێمانی و هەڵابجار وای دارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز چرا شەماڵ چاودێری سیاسی لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز چرا شەماڵم کاتتان باش. سلااو بۆتە چراخان بینەران و بیسەرانی کوردستان 24 شات. بەێ سلااو بۆتە چراخان یانێ دەست پێ ئەژی دخوازم بپرسم گرنگیە وان بریارێن و سەرۆک وەزیر دایی دەنگەکە باش نایەت گرنگیە بریارێن سەرۆک وەزیر دایی ت بخۆ چاوادە نرخینە بەرەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە بێگومان شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ خۆی بڕیارێکی گرنگ و جێباخ و دەستخۆشیە چونکە لە بەرژەوەندی هەم سوودی گشتی و هەم خزمەتکردنی سەرجەم چین و توێژە جیاوازەکانە لە سەرجەم شار و شارشەکانی کوردستان با بێ جیاوازی ئەوەی دەمێنێتەوە تا چەند سەرۆکی یەکە ئیداریەکان پابندی ئەو بڕیارانە دەبن و جێبەجێی دەکەن. بۆ خۆی ئەم بڕیارانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت لە ماوەکانی ڕابردووە سەردانی هەرێک لە پارێزگای هەڵەبجە و هەروەها پارێزگای سلەیمانی کرد و بەدەر لەوەی کە لەگەڵ سەرۆکیەکە ئیداریەکان و هەروە بەڕێوەبەری فەرمانگەکاندا کۆبوانێت لەگەڵ سەرجەم چین و توێژەکان لەگەڵ هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و هەروە پارێزگای سلەیمانی کۆبووە و گوێ لە داواکاریەکانەگەن بێگومان جێبەجێکردنی ئەم بڕیارانە دەگەڕێتەوانێ بۆ ئەو بەڵێنانەی کە بەڕێز سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا بەڵێنیدا بە و چین و توێژانی کە لەگەڵیانە کۆبووانێ و کە ئەمە جێگەی دەستخۆشیە و هەروە جێگەی گرنگی و باەخ پێدانە. بەڵێ بەڕێز چرا باستانەوە کرد سەرۆکوەزیران دەسەڵاتێکی زۆری شۆڕ کردوێتەوە بە تایبەت بۆ پارێزگارەکان و بە تایبەتیش بۆ پارێزگاری سلێمانی کە دەسەڵاتێکی زۆری پێداوە لە خەرجکردنی پارە لە گواستنەوەی ڕاژەی فەرمانبەران لە چەند شتێکی دیکە وەڵامەوەی ڕابردووشدا خواستیەوە هەبوو لە پارێزگای سلێمانیەکەم دەسەڵاتانە شۆڕ بکرێنەوە. بۆ پێتان وایە ئەتوانن یاخود دەیانەوێت یان نایانەوێت جێبەجێ بکەن ئەم دەسەڵاتانە پێتان وانیە کە پارێزگاری سلێمانیش و هەرێکی لەو یەکەی داریانە خۆشحاڵن بە شۆڕکردنەوەی ئەم دەسەڵاتانە و بە خۆشحاڵی شۆ جێبەجێەکەن. ئەگەر سێری بکەین لە یەکێک لە فەقەرەکاندا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران باز لەوە دەکا هەر 6 مانگ جارێک پێداچوونەوە بەو بڕیارانە دەکا ئەمە دەگەڕێت ئەمەش بۆ ئەوە لەوەی سەرچاوە دەکرێت کە ئایا سەرۆکی یەکە ئیداریەکان یایەکە ئیداریەکان سوء ئیستفادە لەم بڕیارانە نەکەن و هەروەها مەبەست لە سوء ئیستفادە ئیستیغلالی ئەو سوڵتە و سەلاحیەتانە نەکەن کە لەلایەن بەڕێز سەرۆک وەزیرانەوە بەخشراوە بە یەکە ئیداریەکان کە خزمەتی هاوڵاتیان بکەن مەبەست لە ئیستیغلالکردنی سوڵتە و سەلاحیەتەکان بۆ ئەوەی سەرۆکی یەکە ئیداریەکان یایەکە ئیداریەکان ئەم دەسەڵاتانە بۆ بەرژەوەندی شەخصی بەکارنێنین یان ناقانونی نەکەن. من مەبەستم ئەوە نەبووە کە جێبەجێ نەکەن خوا نەخواستە ئەگەر جێبەجێ نەکەن ئەوە سەرۆک وەزیران بە بڕیارەکەدا دەچێتەوانی یاخود بەو جۆرەی تعدیلاتێکی تیاکە دەرفەتێک نێڵێتەوە بۆ ئەوەی کە نەتوانن بڕیارەکان جێبەجێ نەکەن لە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرژەوەندی فەرمانبەران لە بەرژەوەندی سەرجەم چین و توێژە جیاوازەکان. برێژ چرانها یعنی ئەس بخۆ وسا فترتکم و ینی gelek giringe peywendî û hevahengî hikûmet li gel welatî gelek giringe yanî seredana Serokvezîr Mesrûr Barzanî bû navçê ew hevdîtinên ku li gel welatiyan kirî tu çawa fikirt ki yenê hevahengî welatiyan li navçê li gel hikûmetê baştir kir tu çawa fikirt بێگومان بۆ خۆی کۆبوونەوە و هەروەها دانیشتنی سەرۆک وەزیران لەگەڵ هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان و گوێگرتن لە داواکاریەکانیان نەک لە هەرێمی کوردستان لە هەموو شوێنێکی دنیا لە هەموو وڵاتێکی دنیا گرنگی و باەخی خۆی هەیە ئەمە ئەو ئەگەیەنێ کە ئەم سەرۆک وەزیرانە لە خەمی هاوڵاتیانی خۆی دایەتی لە خەمی جێبەجێکردنی داواکاریەکانیەتی ئەگەر سیر بکەین استراتیژیەت و کار و کارنامەی کابینەی نوێ
حکومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی ئەوانێ ئامانجی خزمەتکردنی سەرجەمچین و توێژە جیاوازەکان بووە بە بێ جیاوازی سەرڕای هەموو ئەو قەیرانانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرت. خۆشبەختانە سەرۆکوەزیران ڕوبەڕووی هەموو قەیرانەکان وەستایەوە بۆ ئەوەی لە خەمی جێبەجێکردنی ئەو بەڵێنانە بێت کە بە هاوڵاتیانی خۆی داوە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانێت خزمەتگوزاریەکی باشتریان پێشکەشکا بۆ ئەوەی بتوانێت ئاسانکاریان بۆ بکات. بێگومان ئەم هەماهەنگیە لەگەڵ ئیدارە خۆجیەکان بۆ ئەوەیە کە ڕۆتینیات کەم بکرێتەوانێ بۆ ئەوەی کە ئەرک و ئەرکی سەر فەرمانبەران کەم بکرێتەوانێ. بۆ نمونە ئەگەر کاتێک فەرمانبەرێک بێوێت لە بەڕایەتیەکەوە ڕاژەکەی بگوازێتەوە بۆ بەڕایەتیەکی تر پێویست ناکات بچێتە وەزارەت یاخود بچێتە ئەنجومەنی وەزیران بەڵکو لە پارێزگاکەی خۆی لە ڕێگەی پارێزگاکەی خۆیەوانێ بتوانێت ئەم کارانە بکە. واتە ئەم کۆبوونەوەیە و هەروەها ئەم سەردانانەی ئەم دواییەی سەرۆکوەزیران بۆ زیاتر کار ئاسانکردنی کاروبارەکانی فەرمانبەران و هەروەها هاوڵاتیانی ئەم چێ پارێزگای هەڵەبجە چه پارێزگای سلێمانی بووە. بەڕێز چرا پێتان وایە بڕیارەت تا چەند بژانەوە هێنێتەکایەوە چی لە هەردوو پارێزگاکە و هەروەها لە هەردوو ئیدارە سەربەخۆکە؟ بە دڵنیایی ئەمە بۆ خۆی ئەگەر سێری بکەین بەڕێز سەرۆکوەزیران بڵین کار و کارنامەی چی بووە گرنگیدان بووە بە بژانەوە بە کەرتی بڵین بە بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان لە ڕێی سێکتەری بە دەرەوەی بینە سەر ئەم بڕیارە گرنگانەی کە داوەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر گرنگی داوە بە سێکتەری کوشتوکاڵ و پیشەسازی و هەروە ئەگەر سیرکەن لە ماوەکانی ڕابردوودا کردنەوەی سایلۆ بوو لە هەڵەبجا کە ئەمە دەستی کار بۆ زۆرێک لە گەنجان فراهەم دەکات و کە بێکار نەبن و هەروەها ئەو سەلاحەتی لە ڕێگەی ئەم بڕیارەوە سەلاحەتی داوە بە فەرمانگەکان لە ئەم شار و شارۆچکانە بۆ ئەوەی ئەگەر فەرمانگەیەک پێویستی بە پسپۆڕیەک هەبوو ئەگەر ئەو پسپۆڕیەی نەبوو لە فەرمانگەکە دەتوانێت لە ڕێگەی گرێبەستەوە لەسەر میلاکی فەرمانگەکەی خۆی چەند بڵین دەستێکی کار دابمەزرێنێت بە شێوەی گرێبەست بۆ خۆی ئەمەش هەم بژانەوەیە هەم هەروەها هەلی کارە بۆ کۆمەڵێک گەنج و هەروەها بۆ کۆمەڵێک گەنج و گرنگیدان بە سێکتەری ئابووری و هەروەها جموجۆڵی ئابووری لە ناو بازاڕی چێ هەڵەبجە بێت و چێ پارێزگای سلێمانی بێ کە ئەمە جێگەی خۆشحاڵیە. برێژ شرا gelek projeyek û Serokvezîr Mesrûr Barzanî rizamendî li ser nîşanda. Bandora van projeyan li rewşa aborî, li rewşa komelgahî, li rewşa bazarê, li navçeyê çi dibe? ئەفم بکەیت ئێستا ئەگەر دووبارە بکەیتەوە. کارگەری ئەم ڕزامەندی سەرۆکوەزیر لەسەر ئەم پرۆژەیان لەسەر ئابووری ناوچەکە لەسەر بازاری ناوچەکە چاوان دەبێت چاوا فکر دەکەن. بە دڵنیایی ئەم بڕیارانەی بەڕێز سەرۆکی حکوومەت کاریگەری لەسەر بژانەوەی ئابووری دەبێت چونکە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە ئەوەلیەتەکانی وەکو پێشتر ئاماژەم پێیا گرنگی دام بووە بە کەرتی کوشتوکاڵ و پیشەسازی کە ئەمە بڕبڕی پشتی هێزی ئابووریە و کە ئەم کابینەیە بە خۆشحاڵی و تەنها پشتی بە یەک سەرچاوی ئابووری نەبەست بوو کە نەوت بوو بەڵکو ڕووی کردا کوشتوکاڵ و هەروەها ڕووی کردا گرنگیدان بە کەرتی پیشەسازی بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ وڵاتانی دراوسیا
باش بکات و هەروەها هەوڵ بدات کە سەرمایە گوزاری لە دەرەوەی کوردستان بهێنرێت لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان بکەن و هەروەها بتوانن ئاڵوگۆڕ و هەماهەنگی ئابووری پیشەسازی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها چه وڵاتانی دراوسێ و هەروەها چه لە ناوخۆدا لەگەڵ شارەکانی جنوبدا ئەم گرنگی پێدانەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با کەرتی پیشەسازی و کوشت و کاڵ لە قۆناغەکانی داهاتوودا پێمان دەڵێ کە چەند گرنگ و بەبایەخ بووە چەندێک کاریگەری لەسەر بژانەوە و پێشکەوتنی هەرێمی کوردستان دەبێت لە داهاتوودا و چەندێک ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز دەکات. مەلێ سپاس بۆتە برێز چرا شەماڵ چاودێرا سیاسیش سلەیمانی لەگەڵ سپاس.